إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمانانی خۆشەویست، لە زنجیرە باسەکانی پێغەمبەرناسیە ئەمڕۆ ئەچینە سەر سیفەتێکی تر لە سیفاتەکانی پێغەمبەری خۆشەویستمان سەڵاواتی خوای پەروەردگاری لەسەر بێ. یەکێکی تر لەو سیفاتانەی کە زۆر گرنگە مسلمانان لێی ئاگادار بن کە لە پێغەمبەری خۆشەویستمانە هەبووە صلی الله عليه وسلم، الأخذ بالتيسير لا التعسير. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لە صفاتە هەرە گرنگەکانی ئەوە بووە دائیمەن ئاسانکار بووە، نەک گرانکار و قورسکار. پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو دایکی ئیمانداران عائشە ڕەزای خوای لێ بێ ئەیگەڕێتەوە بۆمان لە حەدیثێکا کە ئیمامی بوخاری لە ژمارە 6786 و ئیمامی مسلم لە ژمارە 2327 بۆمان یەگێڕنەوە کەوا فەرموویەتی: ما خير رسول الله صلى الله عليه وسلم بين أمرين إلا اختار أيسرهما ما لم يكن إثما، فإن كان إثما كان أبعد الناس عنه يا منه. واتا پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم طبعا بچەند لەفظ هاتووە ئەم حەدیثە، بەڵام معناکانی هەموو یەکە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم خوای گەورە سەرپشکی نەئەکرد لە بەینی دوو شتە. هەر کاتێ خوای گەورە سەرپشکی بکردایە لە بین دوو شتە، یعنی اختیاری بدایەتە دەستی خۆی ئەمەیان ئەوەیە ئەوە، ئیلا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دوای ئاسانەکەیانە ئەگەڕا. هەر کاتێ پێغەمبەر سەرپشک بکرایە لە بین دوو شتە، ئاسانێک و قورسێ، ئیلا ئاسانەکەی هەڵەبژارد ئەگەر گوناح نەبوایە. ئەگەر گوناحیش بوایە دوورترین کەس لە ئەوە پێغەمبەر ئەبوو صلی الله عليه وسلم. صفەتێکی زۆر گرنگە، زۆر مهمە. وەرگرتنی ئاسانکاری یەکێکە لە صفاتە هەرە گرنگەکان. خەڵکی بەعام برا بەڕێزەکانم، لە قەدیما و لە ئێستەشا خەڵکی بەعام دوو جۆرن، حتا تەنانەت لە ناو مسلمانانیشە، حتا ئەوانەی کە شوێنی ئاینەکانی تریش کەوتون پێشی ئیسلام. خەڵکی دوو جۆر خەڵکیمان هەیە. خەڵکیەکەیە حەز ئەکەن هەموو شتی حەڵاڵ بێ، ئەگەڕێن لە هەموو شوێنێکە شتێ بدۆزنەوە کە حرامەکانیان بۆ حەڵاڵ بکە، حتا تەنانەت حەزەکەن عەرەق خواردن حەڵاڵ بێ، ئەگەڕێن بە دوای ڕیبایە و سووە حەزەکەن ڕێگایە بدۆزنەوە بۆ حەڵاڵکردنی، بە دوای قومارە ڕێگایە بدۆزنەوە بۆ حەڵاڵکردنی. ئەگەڕێن هەرچی حرامەکانەیە حەڵاڵیەکەن بۆ خۆیان بە هەر بیان و یەک بێ. ئەوە کۆمەڵێ خەڵک، کۆمەڵێکی تریشێ لە بەرامبەری ئەمانن،
بەرچاوی خۆیانیان تاریک کردووە حەز ئەکەن هەموو شتی حرام بێ تەنانەت ئەوانەی کەوا زۆر زەقە کە حەڵاڵە ئەوان هەوڵ ئەدەن حرامی کەن ئەمە لە ناو مرۆڤەکانە هەیە لە هەموو زەمانێکە ئەم جۆرە خەڵکانە بوون بەڵام ڕێگای ڕاست چییە؟ ڕێگای ڕاست کامەیە؟ ئەو ڕێگایی کە خوا و پێغەمبەری خوا و هەموو پێغەمبەران بۆ ئێمە ڕوونیان کردوتەوە بۆ مرۆڤایەتی و بۆ شوێن کەوتوەکانیان ئەوانن کە دائیمەن شوێنی دەلیل ئەکەون شوێنی بەڵگە ئەکەون شوێنی قسەی ئەملاو ئەولا ناکەون وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل أمر رجال راسك يا كخوائي فرمي وكبيغمري خوا صلى الله عليه وسلم بياني كردوها ئیتر أمو أو مكون هركي ئارەزووی هەیە و کەیفی خۆی و بە ئارەزووی خۆی شت لەسەر مسلمانان سووکەکە یەکێکیش و ئارەزووی خۆی شت لەسەر مسلمانان قورسەکە ئێوە ئەمانە ئەمانە ناکەون شوێنی دەلیل ئەکەون لە دەلیلە جاری وا هەیە دوو شت خوای گەورە بۆ مسلمانان حەڵاڵی کردووە شتێکیان ئاسانە شتێکیان تۆزێ قورسە ئاسانەکان پێ ئەوترێ ڕوخەس قورسەکانیش پێ ئەوترێ عەزائیم يعني بريا شت هي لشريعتي إسلاما عزيمتي تايا ورخصشي تايا بو نمونه يعني يك نمونتان بو عرزة كم تاوكو للروانجي أو نمونوش تكاني تريش بزان بو نمونه روجو قرتن لمانجي رمزانة روجو قرتن لمانجي رمزانة أجر كسي طبعا فرضة واضحة مو معنى إيزانين أجر كسي تشوبوا سفر أجر كسيك نخوش بو نخوشيكي زورنا خرز يعني نخوشيك أو اندى مثلا پەکی بخا بە هیچ شێوازێ نەتوانێت ڕۆژوو بگرێ ئەگەر نەخۆشیەک بوو هاکەزایی نەخۆشیەکەم منعیە کرد لە ڕۆژوو گرتن بەڵام زۆر قورسیش نەبوو یان کابرا مسافر بوو سەفەرێکی ئەوەنەی کە قەسر و جەمعی تیا دروست بێ ئەو جۆرەک ئەو دوو کەسە دوو سەرپشت کراون لە بین دوو شتە بۆیان هەیە ڕۆژوو بگرن ئەمە عەزیمەتە و بۆشیان هەیە ڕۆژوو نەگرن ئەمە ڕوخسەیە بۆیان هەیە ڕۆژوو بگرن ئەمە عەزیمەیە و بۆشیان هەیە ڕۆژوو نەگرن ئەمە ڕوخسەتە کابرا لە کەلارەوە سەفەرەکە بۆ سلێمانی لە ڕەمەزانە سەفەرێکە زەرورە و ئەڕوا بۆ ئەوێ ئیشێکی هەیە ئەتوانێ ڕۆژوو نەگرێ ئەمە ڕوخسەیەکی شەرعیە ئەشتوانێ بیگرێ وەکو عەزیمەتێکی شەرعی من خۆم چەند جا سەفەرم کردو گرتوومە جاری واش هەبووە نەمگرتووە ئێوەش هەروە ئەوەیان کە بیگرێت ئەمە عەزیمەیە ئەوەشیان کە نەیگرێ ئەمە ڕوخسەیە شەرع مەجالی داوە شەرع مەجالی داوە جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحا کە بە دوو لەفظ هاتووە ئەفەرمێ إن الله يحب أن تؤتى رخصه كما يكره أن تؤتى معصيته للرواية ترى أفرمي إن الله يحب أن تؤتى رخصه كما يحب أن تؤتى عزائمه خوا بي خوشة شون عزيمة وربقري يعني كابراي مسافر اگر روجو بگری اما عزیمه خواب چنی اوی پی خوش کابرا روجو بگری او نشی پی خوش کابرا رخصتکش ور بگری یعنی خواب پی خوش جار جار انسان رخصش ور بگری بپی پیویست بپی اوانی که چند پیویست خواب اوی پی خوشه خواب پی خوش نی عبدکانی توشی هلاکت بین توشی ناراحتی بین قرز ببی لسریان دینداریتی و نتوانن جیب جی بکن لبر او خوش ویسکانم ورگرتنی آسان کاریکان که شرع مجالی داوه اما صفاتی پیغمبر صلی الله علیه وسلم و صفاتی همو پیغمبر کانه و خواهش اوی پیخوشه تنانت پیغمبر صلی الله علیه وسلم لحدیث کافرمه لا تشددوا على انفسكم فيشدد عليكم دين لسر خوتان قرص مكنوا حتى اوانش كخوا مجالی دا هر قرصی کنو لسر خوتان دعای خوا قرص یکاتو لسرتان ها قوم كاني بيشو فإن قوما شددوا على أنفسهم دينيان لسر خوان تنكر فشدد الله عليهم خواش لسري تنكردن فتلك بقاياهم في الصوامع والديار ها ببينن مسيحي كان دينيان لسر خوان قرص كرد خوا لسري قرص نكردن اوان قرصيان كرد خوان قرصيان كرد ها اوتانيان تواني هليقرن لأخيرا بيان هل نجيريا ئەوە تا ئەبینی پاشماوەکانیان لە
لصوامع ديرة كان الصوامع وشوناني كعبادتي تياكن لسر شاخو دولة كان لو شوناني كدورة لخلق دروسيان أكرد دير وصوامعيان دروس أكرد تيايا عبادتيان أكرد دورة كوتنا ولا خلق ها اوان چیان بسرا هات دین داریتیان بۆ جێبەجێ نەکریا وای پێ هات دینی مەسیحی چەند هات چەند نەفەرێک لەسەر ئەشکەوتەکان ئەیانتوانی پێ هەڵسن بە شەرتێکیش دین بۆ هەموو خەڵک هاتووە لەبەر ئەوەنە قورسیان کرد وەڕەهبانیەتەن ابتدعوها ما كتبناها عليهم گۆشەگیریەک لەسەر خۆیان دروستیان کرد کە خوا لەسەریانی نەنووسی بوو ئەوان قورسیان کردووە لە خۆیان حتا وای پێ هات پێیان هەڵنەگیریا ئیتر دینیان پێ هەڵنەگیریا خوا ئەوەی پێ خۆش نییە ئەوان خۆیان ئەمەیان داهێنا خوا ئەمەی پێ خۆش نییە کاتێ لەسەر خۆیان قورسیان کرد پێیانیش هەڵنەگیریا جا بۆیە ئومەتی ئیسلام هەر لە سەرەتاوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شێوازە دینەکەی ئێمەی تێگەیاندووە هەر لە سەرەتاوە کە دین خوا پێی خۆشە ئاسانکاری بێ لەسەر خەڵکی نەک قورس و گرانکاری بێ بۆ نمونە لە قورئانە خوای تەعالا کە باسی ڕۆژوو ئەکا و ئەفەرمێ ئەو کەسانەی کەوا مسافرن یان نەخۆشن ئەتوانن نەیگرن خوای تەعالا لە پاش ئەو ئاەتە ئەفەرمێ لە سوورەتی بەقەرە ئاەتی 185 ئەفەرمێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر خوای تەعالا ئەیەوێ لەسەرتان ئاسانی کا نائەوێ لەسەرتان قورسی کا هەروەها لە باسی دەستنوێژ و تەیەممە کە ئینسان ئەگەر پێی نەکرا ئاو نەبوو دەستنوێژ بگرێ یان ئەگەر نەخۆش بوو نەی ئەتوانی ئاو بەکاربێنێ ئاوەکە زەرەری لێ ئەدا یان وەکو ئاو نەبوو شتێ نەبوو ئاوەکەی پێس گەرم کات و ئەیزانی ئەگەر خۆی پێ بشوە نەخۆش ئەکەوێ و تووشی هیلاکت ئەبێ شەرع فەرموویەتی تەیەمم بکە ئینسان یعنی لە جیاتی خۆشۆردن ئەگەر لە شت گران بوو یان لە جیاتی دەستنوێژ تۆ تەیەمم ئەکەی واتە دەست ئەدەی بە زەویە بەسەر خۆڵێکا و خۆڵێکی پاک و ئەمجا فوەکەیتە دەستا و دەمچاو هەردوو دەستی پێ مەسحەکەی ئەمە شەرع حەڵاڵی کردووە جا دوای ئەو ئاەتە کە خوای تەعالا ئەمەی حەڵاڵ کردووە لە سوورەتی مائیدە ئاەتی 6 خوای تەعالا ئەفەرمێ ما يريد الله ليجعل عليكم من حرج ولكن يريد ليطهركم وليتم نعمته عليكم لعلكم تشكرون خوا ئەیەوێ دینتان لەسەر قورس نەکا ئەیەوێ ئیحراجتان نەکا ئەیەوێ واتان پێ نەکا کە ئێوە ئیتر پێتان هەڵنەگیرێ بۆیە دینی ئیسلام بە گوێرەی توانە ئینسان خوای تەعالا فەرزی کردووە لەسەرت بە گوێرەی توانە یعنی کابرایەک ئەگەر بتوانێ بە پێوە نوێژ بکا ئەبێ بە پێوە نوێژ بکا و ڕکوع و سوجدەکانی بە جوانی ببە ئەگەر نەیتوانی بە دانیشتنیش و ئەتوانی نوێژەکەی بکە ئەگەر نەیتوانی بڕاکشان و هەڵاژیانیش و ئەتوانی نوێژەکەی بکە ئەگەر هەر نەیتوانی نوێژەکەی هەر ئەکا ئەگەر دەستنوێژی ببێ دەستنوێژی نەبێ ئەبێ هەر نوێژەکەی بکە بە پێی توانە ئەگەر هەر نەیتوانی حرەکە لە گیانە نەمابوو تەنها لە دەم و چاوێ نەبێ بە دەم و چاو سوجدە و ڕکوعیش نەبا ئەتیادیە بە چاو کزەکا بۆ ڕکوع تۆزێ کستریەکا بۆ سوجود یعنی سیرکەن کەوابوو دینەکە بە پێی توانایە خوای تەعالا بەو شێوازە کردوێتی لەبەر ئەوە کاتێ خوای تەعالا باسی حرامەکانمان بۆ ئەکا کە چی ئافرەتێرێ لە ئێمە حرامە دایک و خوشک و ئەمانە بیان خوازین پاش ئەوە خوای تەعالا ئەفەرمێ يريد الله ليبين لكم ويهديكم سنن الذين من قبلكم ويتوب عليكم والله عليم حكيم أم جاء لأخير أم آية خوای تەعالا لسورة نساء أفرمي يريد الله أن يخفف عنكم وخلق الإنسان ضعيفا خوای تەعالا ئەیەوێ لەسەرتان دین سووک بکە بە پێی زەعیفی و لاوازی ئینسانەکان خوای تەعالا بە گوێرەی لاوازیەکان خۆی ئێمەی خەڵق کردو ئەزانێ ئێمە چەندێ لاوازین بە گوێرەی لاوازیەکانمان دینەکەشی ئاسان کردووە بۆمان کە بتوانین هەڵی بگرین و دینی ئیسلام جیاوازە لە دینەکانی تر دینی ئیسلام لە دینەکانی تر جیاوازە خوای تەعالا پێغەمبەرەکەی ناردووە پێغەمبەر محەممەدی صلی الله عليه وسلم بۆ ئێمە ناردووە ئەفەرمێ لە تەوراتیشا باسێکە باسی صفاتی پێغەمبەری خۆمان ئەکا ئەفەرمێ پێغەمبەرێکە یەأمرهم بالمعروف وينهاهم عن المنكر پێغەمبەرێکە ئەمریان بە چاکە پێ ئەکا و قەدەغەیان لێ ئەکا لە خراپەکردن
ويحل لهم الطيبات شتە پاک و جوانەکانیان بۆ حەڵاڵەکە ويحرم عليهم الخبائث شتە پیس و پۆخڵەکان ئەوەی کە زەرەری هەیە لەسەریان حرامێکە ويضع عنهم إسرهم والأغلال التي كانت عليهم أو بار قرسيي كلسر قومكاني ترهيا لسر أمتكاني ترهيا بيغمركي إسلام محمد صلى الله عليه وسلم كدي أوانها ملاءدا لسر أمتكي بار قرسكان لا أدا دين بجوري توانا بويان جيبجيئكا لبر أو خوش يسكانم بيغمري خوا صلى الله عليه وسلم كاتيك أصحابكاني أنارد بو شويني بانقوازي إسلام بكن بياني أفرمو يسرا ولا تعسرا بشرا ولا تنفرا وتطاوعا ولا تختلفا وكل بخاري هاتوا جمارة 3038 ولا مسلم شاج جمارة 1033 أفرمي پێغەمبەری خوا کاتی ئەسحابەکانی ئەنارد بۆ شوێنێ ئەی فەرموو ئاسانکار بن قورسکار مەبن یعنی شت لەسەر خەڵق ئاسان کەن بارگرانی مەخەنە سەر خەڵکە دائیمەن مژدەدەر بن خەڵق ڕاومەنن لە ئیسلام دائیمەن لەگەڵ یەکا بەینتان باش بێ ئەگەر ئێوە هەردووکتان دوانی ئەنارد مەسەل ئەی فەرموو لەگەڵ یەکا بە قسەی یەک بکەن دژ یەکتری مەوێستنەوە ئەگەر ئێوە دژ یەکتری بێستنەوە خەڵق دڵی سار دەبێتەوە لە دیندارێتی مثلا ئەگەر ئێمە دوو مەلا هەبین لەم گەڕەکە ئەگەر ئێمە دژ یەکتری بێسینەوە ئیتر خەڵق ئەڵێ با بەم مەلاکان وا ئەکەن بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم نصیحەتی کرد کەوا ئەهلی ئیمان ئەوانەی یان ئەو ئەصحابانەی کە ئەنارد بۆ شوێنێ لەگەڵ یەکا بەینیان چاک بێ و لەگەڵ یەکا ڕێک بکەون و ئەی فەرموو یەسیروا ولا تعسیروا بشروا ولا تنفروا ئینسانی مسلمان ئەبێ ئاسانکار بێ قورسکار نەبێ مژدەدەر بێ ڕاونەر نەبێ ڕۆژێکیان چەندین جار باسمان کردو لە وتاری جمعە بیەنە پێش چاو خۆتان ئێمە ئێستا لێرە دانیشتوین کابرایەک خەڵکی دەشت کە نەهاتۆتە شار نەهاتۆتە مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم شاری نەبینیوە پێغەمبەری نەبینیوە لە دەشتەوە هاتووە باسی پێغەمبەری بیستۆ لە خۆشیە هاتووە ئیمان بێنێ بەڵام کە دێتە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نازانێ میزی تێ لە پەنایەکی مزگەوتەکەەوە کاتە فەرش نەبووە خۆڵ بووە لە پەنایەکی مزگەوتەکەەوە دائەنشێ و خۆی هەڵەکات دەسەکا بە میزکردن عادەتی خەڵکی دەشت هەر وایە لە هەر شوێنێک هات میزیان هات میزەکەن ئەمیش وای زانی ئەمیش هەر شوێنێکە لەو دەشتە سەحابەکان هەنێکیان پەلاماریاندا هەڵسان و تووڕە بنەگیانی حواریان لێ کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وازی لێبێنن میزەکەی پێ مەبڕن ئێوە خوا ناردوونی شت لەسەر خەڵق ئاسان کەن ئینەما بوعیثتم ميسرین ولم تبعثوا معسرین ئێوە خوای گەورە کردوونیەتێ ڕەحمەت بۆ خەڵکی شت لەسەر خەڵق ئاسان کەن نەوەک شت لەسەر خەڵکی قورس کەن پێغەمبەر و یارانی پێغەمبەر بۆ ئەوە هاتوون بار لەسەر خەڵکی لابن نەک بارێکیش بخەنە سەر خەڵکیە دیندارەتی دائما شت لەسەر فەرمووی ئەوە کەی ئەوە نەگەورەیە ئێوە تووڕە بن لێی بە کابرا لاچوو فەرمووی بڕۆن سەتڵی ئاو بکەنە شوێن میزەکەی تەواو کەی ئەوە نەقورسە کابرایەک دێن غەریبە نازانێت دێتە و پێوە ئەڕاتە شوێنی دەست نوێژەکان نەتان بینیوە من خۆم بۆ خۆم بەم مەلایەتی و بەم عەمامەوە چوومە لە مزگەوتێکە نەمزانیە ئەمە لەیرە نابێ بە پێڵاوە بڕۆیتە بان چوومە کابرایە لەو دوورەوە خۆی تووڕە کردووە کاکەوە مەکە مزگەوتەکەت پیسکە کاکە پێویست ناکە بەم تووڕەبوونە پێویست ناکە من غەریبێکم لە شوێنێکی ترەوە هاتووم ئەوە ئەگەر من مەلایەک نەبم دڵم سار دەبێتەوە لە مزگەوت لە جاتیەوەی بێ دەسم بگری دوای ئەوەی کە هین بوو دەسم بگرە و پێم بڵێ کاکە گیان ئاوا ناوێ ئەم شوێنەمان دیاری کردووە بۆ ئەوەی خەڵک دەستنوێژ بگرێەوە پێی پەتیەوە بێتە سەری ئیتر پێویست بە تووڕەبوون ناکە پێویست بە هەڵچوون ناکە شت لەسەر خەڵکی ئینسان ئەبێ ئاسانیکە نەک شت قورسکە لەسەر خەڵکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مزگەوتە بەرنوێژیە کرد بۆ مسلمانان طبعا ئافرەتیش هەر لە مزگەوتە نوێژیانە کرد لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لای خۆمان نەبوو ئیسە لای خۆمان ئافرەتمان جیا کردوتەوە و بلۆک و سەقف و هەموو بەزم و بالوارەیەکمان دروست کردە و لەگەڵ ئەوەیشا بە کۆڵانەکە هاتیان تووڕە ئەبینێژین ئای چۆنە بێ ئافرەت و پیاو بە یەک کۆڵانە بێن بۆ مزگەوت بەڵام لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە یەک مزگەوتە ئافرەت لە پشتە و پیاویش لە بەردەمەوە بەخوا پەردەش لە بەینیان نەبووە پەردەش لە بەینیان نەبووە ئافرەتان لە پشتۆ نوێژیان کردووە کاتێک نوێژیان کردووە جاری وا هەبووە لە کات نوێژەکە ئافرەتان مناڵیان هێناوە مناڵەکانیان گریاون
گریاون. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ من کاتی گوێم لە ئەم ویست نوێژەکە درێژکەمەوە چەند ئاەتێکی تر زیادە بخوێنم بس کە گوێم لە دەنگی ئەو مناڵە ئەبوو کورتمە کردەوە. ئەمزانی دایکی ئێستا چەندێ دڵی هالە لای لەبەر خاتر دڵی ئەو ئافرەتە من نوێژەکەم کورتە کردەوە. ڕۆژێکیان معاذی کوڕی جەبەل کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم منە خۆشی ویست گەنجێکی زۆر خوێنگەرم زۆر حەزیە کرد لە علم و لە شەریعەت. ئەم گەنجە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیفەرموو من تۆم زۆر خۆشەوێ ئەی معاذ. ئەم معاذە قەومەکەی تۆزێ دوور بوون لە مەدینەوە مزگەوتێکیان هەبوو. معاذ ئەهاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لێرە جەماعەتی لەگەڵ پێغەمبەرە ئەکرد ئەگەڕایەوە لەوێ بەرنوێژیشی بۆ قەومەکەی خۆیە کرد. يعني نوێژە جەماعەتەکەی لێرە ئەکرد فەرزەکە ئەڕۆیش لەوێ سونەتەکەی ئەکردە بەرنوێژی بۆ قەومەکەی خۆی. جا ئەم معاذە لەوێ جارجار نوێژەکانی درێژە کردەوە. زەلامێک لە ناو مزگەوتەکە ئاودێری دارخورمای هەبوو. ئەمیش نوێژی عیشایە و زۆر درێژیە کردەوە. ئیتر ئەم گەنجە تووڕە بوو وتی ئەمە کەی هینە نوێژەکەی بڕی ڕۆیشت وتی من ئیشم هەیە ئەبێ ئیسە بڕۆم ئاو بدەم دوای ئەوە تیلاکە بم ئەبێ بخەوم وەڵا نوێژەکەی خۆی نوێژەکەی کردووە تەنیا وەل ئەوانەی کردو لێیدا و ڕۆیشت. معاذ تووڕە بوو وتی ئەوە منافقەوە وای کرد. ئەو گەنجە وتی خەبەریان دا پێی وتیان معاذ وتێتی ئەوە منافقە تووڕە بوو گەنجەکە وتی من منافقم ئەچ بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم چووە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا معاذ تۆ داد نابەر نوێژی بە ئێمە بکە نوێژ زۆر درێژەکاتەوە ئێمەش ئیش و کارمان هەیە نوێژەکە ئەوەنە درێژەکاتەوە ئێمە چاوەڕێەکەین تا لە لای تۆ ئەبێتەوە اینجا دێت و ئەسپەکەی دێت تا ئەگاتە لای ئێمە ئەم جا لەوێ سونەتەکە بۆ ئێمە کا و درێژی شێکاتەوە بە کەیفی خۆی درێژێکاتەوە منیش ئیشم هەیە نوێژەکەم بڕێ و ڕۆیشتم ئەو بە من وتێتی منافقە. پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر تووڕە بوو معاذی بان کرد فەرمووی ئەفەتان ئەنتە یا معاذ ئەفەتان ئەنتە یا معاذ ئەی معاذ تۆ ئەبیتە مایەی ئەوەی کەوا خەڵکی لە دین هەڵگەڕێنیتەوە ئەی معاذ ئەمە کەی وا ئەبێت تۆ ئەبیتە مایەی ئەوەی خەڵک حەز لە دینەکە نەکە. ئوبەی کوڕی کەعب ئەو عالیمە بوو ئەو سەحابە بەڕێزە بوو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیفەرموو کاتی ئەیبینی ئەوەنە مەسەلەن لە علما مهمە و پرسیاریشی لێ کرد جارجار مەسەلەن ئەیفەرموو چی ئاەتێکەیە لە قورئانە زۆر گەورەیە ئەو شەی فەرموو ئاەت الکورسی دەیفەرموو پیرۆزت بێ ئەبا یەحیا پیرۆزت بێ علم و دیندارێتی. بەڵام ڕۆژێکیان ئەبا یەحیا ئەمەی کە ئەبووی کوڕی کەعب کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا وەسفێداوە ڕۆژێکیان نوێژی درێژ کردەوە گلەییان لای پێغەمبەری خوا کرد صلی الله علیه و سلم ئەویش زۆر تووڕە بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەنێکتان هەیە من ئەینێرم بەرنوێژی بۆ خەڵک بکە بەڵام خەڵک ڕاو ئەنا لە دیندارێتی خەڵک ڕاو ئەنا لە دیندارێتی کاکە کاتێ بەرنوێژی ئەکەن بە گوێرەی وەزعەکە بە گوێرەی زروفەکە سەیری ئەوانەی پشت بکەن چنێک توانایانێ ئاوا بەزەویتان بە ئەختیارە بێتەوە بەزەویتان بە بژنا بێتەوە پێویستان بەزەویتان بە مناڵا بێتەوە بەزەویتان بە نەخۆشا بێتەوە. بۆیە خۆشەویستەکانم ئەمانە زۆر گرنگە ئەمە زۆر پێویستە ئینسانی مسلمان ئاگای لێبێ چونکە ئاسانکاری بۆ خەڵکی یەکێکە لە هینەکانی دیندارێتی یەکێکە لە ئەسڵ و بنەماکانی دیندارێتی. حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم جاری وا هەبوو خەڵکی ئەبینی خۆی لەسەر خۆی دینی قورسە کرد ڕۆژێکیان بۆ سەفەرێک چوون سەیری کرد کابرایە کەوتیە و ئاوەکەنە سەریا کەوتیە و سێبەریان بۆی دروست کرد ئاوەکەنە سەریا. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەمە چیەتی وتیان ئەی پێغەمبەری خوا طبعا ئەم حەدیثانە هەمووی بوخاری و مسلم و هەمووی حەدیثی صحیحن عرستانێکم وتیان ئەی پێغەمبەری خوا ئەم کابرایە ها بە ڕۆژوو ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئاخر دەیبرا بۆ ئێمە حتا فەرزیش بێت تۆ لە سەفەرا بووی ئەتوانی ڕۆژوو نەگری ئێستا ئێمە سونەتە ئەی ئاخر بۆ بارە لەسەر خۆتان قورسەکەن کاکە ئاخر خوا لەمە دەوڵەمەندترە کە تۆ ئاوا خۆت عەزیەت بدەیت. ڕۆژێکیان لە سەفەری حەجا کابرایەک هەبوو سەیری کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم سەیری کرد کابرا هاوە بەر خۆرەوە وەستاوە و زۆر خۆی ماندوو کردو فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەمە چی ئەم کابرایە بۆ وایە وتیان ئەی پێغەمبەری خوا ئەمە هینی کردە نەزری کردە وتێتی ئەبێ من بە پێ بێم بۆ حەج و لەبەر نێمە بەر سێبەریش و بە ڕۆژیش بم. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بۆ خوا کەی پێویستی بەمە هەیە کاکە با بێتە بەر سێبەریش ئیسراحەت بکاو ئەگەر توانی ڕۆژەکەی بگرێت نەیشی توانی با ڕۆژەکەیشی بشکێنێ خۆ ئەمانەی فەرز نەکردووە لەسەر ئینسان و جارجاریش ئەگەر پێی کرا بە پێ ڕێ بکا و جارجاریش سوار بێ بە پێی توانە. دین ئاوایە دین ئاسانکاریە
دین قورسکاری نییە. و آخر و کۆتایی نمونەکانتان کە عەرز دەکەم، ڕۆژێکیان ئەسحابەیە کاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا تیا چووم هەلەکت یا رسول الله، تیا چووم ئەی پێغەمبەری خوا. حديث صحيحة طبعا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وما أهلكك، فەرمووی چی وای کردو تۆ تیا چوویتە؟ فەرمووی ئەی پێغەمبەری خوا لە ڕەمەزانە بووە وقعت على امرأتي، لە ڕەمەزانە بوو لەگەڵ خێزانەکەمە دروست بووم، يعني لە ڕۆژی ڕەمەزانایە و ها بە ڕۆژوو لەگەڵ خێزانەکەیان دروست بووە، جیماعی لەگەڵ خێزانەکەی کردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیتر بارەکەی لەسەر قورس نەکرد، نەیفەرمووی تیا چووی قوڕ کراوە بە سەر تا تۆ چۆن ئاوات کرد. یعنی لە جیاتی ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەتوانی عەبدێک ئازادکەی، کۆیلەیەک ئازادکەی؟ فەرمووی ئەی پێغەمبەری خوا بەخوا لەم گردنەی خۆم زیاتر هیچم نییە، يعني نەک هینم هەیە، هەر ئەم گردنەی خاوەنی ئەم گردنەی خۆم، نە کۆیلەمەیە ئازادی کەم و نە هیچ. فەرمووی ئەتوانی 2 مانگ ڕۆژوو بگری؟ فەرمووی ئەی پێغەمبەری خوا من ڕۆژوو ئاوای پێ کردم. فەرمووی من نەمتوانێ مانگی ڕەمەزان بەڕێک و پێکی بگرم، جا 2 مانگ بەسەر یەک و ڕۆژوو نەوەڵا پێم ناکری. سیرکەم برا بەڕێزەکانم. فەرمووی ئەی ئەتوانی نانی 60 فەقیر بدەی، يعني خواردنی 60 فەقیر بدەی؟ فەرمووی ئەی پێغەمبەری خوا قەسەم بەخوا لە بەینی ئەم دووچێوەی مەدینە، ئەم دی و ئەو دی مەدینە، يعني هەرچی مەدینە هەیە و شاری مەدینە هەیە کەسێکی تیا نییە، بنەماڵەیەکی تیا نییە، خێزانێکی تیا نییە ئەوەی خێزانەکەی من فەقیر بێ. يعني زۆر حاڵم خراپ. دەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێ کەنی و فەرمووی سەوەتەیە خورمای بۆ بێنە، سەوەتەیە خورمایان بۆ هێنا و دای پێی فەرمووی بڕۆ بدەرە ماڵ و مناڵەکەی خۆت. فەرمووی بدەرە فەقیر و هەژار. فەرمووی ئەی پێغەمبەری خوا لە خۆم فەقیرتر؟ دەی فەرمووی بدەرە مناڵەکانی خۆت. کابرا ئەوەشی کردووە و لەوەدا خورماکەشی بۆ مناڵەکانی خۆی بردەوە. ئەمە لەکوێ هەیە؟ من پرسیارتان لێ یەکەم، ئەمە لە دینی ئیسلامە نەبێت، لە چی شوێنەکە ئەم ئاسانکاریە هەیە؟ دەی سیر ئەمەکەن، سیر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە، بەڵام طبعا ئەمە معنای ئەوە نییە تۆ حرام حەڵاڵکەی، نا وەکو لە ئەوڵ ئاماژەم پێ کرد، تۆ شوێنی دەلیل ئەکەوی، تۆ شوێنی ئەو ئاسانکاریانە ئەکەوی کە شەرع ئاسانی کردووە، نەوەک شتێ بکەی خوا نەخواست کە حرام بێ بە ناوی ئاسانکاریەوە. نا، ئاسانکاری وەکو باسم کردو جەماعەت هەیە، جەماعەتێک هەیە هەموو حەڵالێک حرامێک حەڵاڵەکەن، کۆمەڵێکی تریش هەیە هەموو حەڵاڵەکان حرامەکەن. آخر ئەوە نەکبەتێک هەیە، بەڵام ئێمەی ئەهلی ئیسلام، ئێمەی وەسەط، ئێمە حەڵال بە حەڵال ئەزانین، حرامیش بە حرام ئەزانین، واجبیش بە واجب، هەر یەکێ لە شوێنی خۆی بە پێی ئەوەی کە شەرع دیاری کردو و زانایانی ئیسلام بۆمانیان ڕوون کردوتەوە. داواکارم خوای گەورە ئیسلاحمان بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، یا ڕەبی موفقمان بکەی، یا ڕەبی خوایە لەسەر دیندارەتیدا مەزراومان بکەی، یا ڕەبی خوایە بخاتر ناوە جوانەکانی خۆت ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین، یا ڕەبی خوایە کاریان بۆ ئاسان بکەی، کێشەکانیان بۆ چارەسەر بکەی، ئەوەی کە مناڵی نییە مناڵی ساڵحی پێکەرەم بکەی، ئەوەی کە گیراوی هەیە گیراوەکانی دەرباز بکەی، ئەوەی کە احتیاجە و نوقسانە یا ڕەبی خوایە بۆی جێبەجێ بکەی خوایە، یا ڕەبی ئەوەی نەدارە خوایە پێی ببەخشی، یا ڕەب العالمین، یا ڕەبی خوایە بخاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکە، شیفای نەخۆشەکانمان بدە، یا ڕەب العالمین، بە تایبەت ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین، یا ڕەبی خوایە بخاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت، یا ڕەب العالمین، ئەم گرانی و ناڕەحەتی لەسەرمان لابەی، یا ڕەبی تەفریقە و دووبەرەکی یا ڕەبی لە نێوانمانە نێڵی، یا ڕەبی ئەو برابەڕێزانەمان لە کورد و عەرەب، لە خەڵکی دووس خورمات و بە تایبەتی کە ئاوارە بوون و میوانن لای ئێمە، یا ڕەبی بە سەربەرزی بە سەرکەوتنی بیانگەڕێنیتەوە بە شوێنی خۆیان، یا ڕەبی دوژمنەکانیان شکست پێبێنی، یا ڕەب العالمین، خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت کوردستان لە هەموو بەڵا موسیبەتێک بە دوور بگری، کاربەدەستانی هەردەم کەسی باش بن، یا ڕەبی خەڵکی خراپ قەت نەکەی بە کاربەدەستی ئێمە، یا ڕەب العالمین، ئامین ئامین.